دانم سڵاتان لەبێ و ئێوارەتان باش هیوای تەندروستێکی باش بۆ ئەم هەموو لایەکتانە خوازین خۆشحاڵینم ئێوارەش بارمەتی هاوکارانم لە پرۆگرامێکی نوێی باپابند بین دەبین و میوانی ماڵەکانتان بۆ هیوایم پرۆگرامێک بێت پڕ زانیاری و تەندروستی بێت بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست خۆشەویستان ئێمە لەگەڵتانە بەردەوامین وەکو باسمان کرد ئێمە پابەندی ڕێنماییەکانین تکایە ئێوەش پابەندی ڕێنماییەکان بن وەکو پزیشکە بەڕێزەکان وەکو ڕاگەیاندنەکان بە بەردەوامی باز لەوە دەکەن کە بەڕاستی ڕەوشەکە لە کۆنتڕۆڵ دەرچووە بەڕاستی ڕەوشەکە لە ئێستادا زۆر خراپە ڕۆژانە ئەیبیسین کە ئەم حاڵەتەکان زۆرن تکایە لە پرۆگرامەکانی کەشە باسمان کردووە با دوورکەینەوە لە هەندێک بیرۆکەی خراپ لە هەندێک تێکەڵکردنی مەشاکلی دیکەیان و هەندێک بابەتی سیاسی ئەمە بابەتێکی زۆر هەستیارە ئەمە بابەتێکە پەیوەندی بە تەندروستی خۆمان و خێزانەکانمان هەیە تکایە با پابەندی ڕێنماییەکان بین تکایە با ڕەوشەکە بە گاڵتە وەرنەگرین با تێکەڵیەکانمان لە ناو بازاڕە لە شوێنە گشتیەکاندا کەم بکەینەوە با پابەندی ڕێنماییەکان بین ئەگەر ئەشتیکە دەرەوە لە پێشتردا کاتێکە کەرنتینە ڕاگەیاندرا بۆ کۆنتڕۆڵکردنی ڕەوشەکە بینیمان زۆر بە باشی ڕەوشەکەمان تێپەڕاند و بە کەمترین حاڵەت بە کەمترین زیانی مادی بەڵام لە ئێستادا ببورن بە کەمترین زیانی گیانی بەڵام لە ئێستادا کە هەموو داوای ئەوەیان کرد کە ڕەوشەکە ئارام کرێتەوە باش ژیان ئارام کرێتەوە لەبەر ژیانی ئاسایی خۆمان لەبەر ئەوە ژیان ئاسایی کرایە و ئەبینین کە پابەندی ڕێنماییەکان نەبین ئەم پابەند نەبوونەشمان بە ڕێنماییەکان وای لێکردین ئەو کارە ساتە ناخۆشی کە ئێستادا دەخڵقێت لێ بکەوێتەوە و سیرەکەین کە ڕۆژانە حاڵەتەکان تابن لە زیادبووندایە و ئەگەر بەم شێوازە بەردەوام بێت و بەم شێوازە پابەندی ڕێنماییەکان نەبین دنیا بن لەوەی کە زۆر خراپتر دەبێت. ئەزیزانم ئەم ئێوارە پزیشکێکی بەڕێزمان بانگێش کردووە کە لەسەر پسپۆڕێکی خۆی کۆمەڵێک باسی گفتوگوی تەندروستی دەکەین و باس لە ڕەوشەکە دەکەین لە ئێستادا لە چی بارودۆخێکدایە بەڕێزیشیان دکتۆر گۆرام حێدینە پسپۆڕی نەخۆشەکانی هەنای و دڵ ئێوەی ئازیز و خۆشەویستیش هەشت پرسیارێکتان هەیە لەسەر پسپۆڕەکەی بەڕێزیان دەتوان لە ڕێگەی ژمارە پەیوەندیەکانی 053 320 54 57 یاخود 053 320 82 00 پەیوەندیمان پێ بکەن و تایپە و ئێمەش بتوانین ڕاستەوخۆ وەڵامی پەیوەندیەکانی ئەوەی ئازیز و خۆشەویست بینەوە کاک دکتۆر زۆر بەخێر بێت سپاس بۆ ئامادەبوونت هیوای تەندروستێکی باشتان بۆ خوازین لە ئێستادا وەکو باسمان کرد کە ڕەوشەکە زۆر خراپ بووە و ئێوەش ماندوونە ناسانە لە ناو وەکوە لە مەیدانی جەنگدا بن ڕوبەڕووی بە ڤایرۆسێکدا بنەوە کە ڤایرۆسێک یاخود دوژمنێکی نادیارە شەو ڕۆژتان تەرخان کردووە هیوای تەندروستێکی باشتان بۆ خوازین دووبارە دکتۆر گۆران گەرباسێکی ئەومان بۆ بکەی لە ئێستادا ڕەوشەکە چۆنە یاخود بارودۆخەکان لە ناو نەخۆشخانەکاندا چۆنە گوزارێت زۆر باشم سەرەتا دەستخۆشیتان لێکم بۆ بەرنامەکەتان ڕەوشەکە ئەوەی کە وەکو ئەی بینین و هەموو کەسێک لە ڕاگەاندنەکانەوە و لەلایەن فەرمانگەی تەندروستی سلێمانیەوە کە بڵاوەکرێتەوە ڕۆژانە ژمارەی نەخۆشەکان بەردەوام لە هەڵکشانەیە لەگەڵ هەڵکشانی ژمارەی نەخۆشەکان بوونی ئەو نەخۆشانەی کە نیشانەی نەخۆشیەکەیان هەیە و ئەوانش کە نیشانەی قورسیانەی زیاد دەکات و حاڵەتی گیانەدەستانەکانیش زیاد دەکات هەتا ئێستا ڕەوشەکە لەژێر کۆنتڕۆڵی فەرمانگەی تەندروستی سلێمانیە بەڵام ئەگەر بێت و بەم ژمارە زۆرە ڕۆژانە کە ڕائەگەێنرێ 60 بۆ 70 بۆ 80 کەس بەردەوام بێ لەوانەیە لە ماوەیەکی کەمە ئەو کاتە وەزعەکە لە کۆنتڕۆڵ دەربچێ کە ئێمە ئەڵین لە کۆنتڕۆڵ دەربچێ کۆمەڵە شتەگرێتەوە توانای مرۆیی لە بوونی پزیشک و کارمەند و هەموو ئەو کەسانی تر کە لە فەرمانگەی تەندروستیە ئیشەکەن یاخود لە نەخۆشخانەکانە ئیشەکەن لەگەڵ بوونی جێگە بۆ نەخۆشەکان پاشان بوونی دەرمان و کەرەستەی پزیشکی هەموو ئەوانە لۆدێکی زۆریانە چێتە سەر و لەوانەیە وا بکات کە نەتوانێت ئەو چارەسەرانە یاخود ئەو بەدواداچوونانە کە بۆ نەخۆشەکان ئەکرێ نەتوانێت بە گوێرەی پێویست بەردەوام بێت. کاک دکتۆر لە سەرەتادا لە سەرەتای دروستبوونی ڤایرۆسەکە لە هەرێمی کوردستان بەتایبەت شاری سلێمانی بینیمان خەڵکی زۆر پابەندی ڕێنماییەکان بوون مانەوەی لە ناو ماڵەکانیانە بەڕاستی بە جۆرێک بوو کە چاوەڕێن ئەکرا بۆ جۆرە بن بەڵام ئەبینیت لە ئێستادا پابەند نابن دەستخۆشیمان هەیە بێکمان بۆ کەسانی کە پابەند نەبوون و لە ناو ماڵەکانیان و یاخود ئەگەر بێنە دەرۆژ بە دەستکەش و دەمامکە و دوورکەوتنەوە لە نێو خەڵکە ئەوە پابەند دەبن بەڵام هەندێکیان هەیە پابەند نەبێ و ئەسڵەن گوێ بە نەخۆشیەکە نایەت قسەی تۆ چییە بۆ ئەوانە یاخود بۆ ئەبێ وابن ڕاستیەکەی پابەندنەبوونی هەندێک لە خەڵک ئەتوانین بڵێن فرەهۆکارە یعنی یەک هۆکار نییە لایەنی دارایی بەڕاستی کێشێکی گەوری بۆ خەڵک دروست کردووە هەروەها نەمانی متمانە لە نێوان حکوومەت و خەڵکیدا
ئەمانە هەمووی هۆکارن بۆ ئەوەی کە خەڵک پابند نەبێ بەڵام ئێمە بیرمان نەچێت لە هەردوو سەرەکەوە چ لە لایانی داراییەوە بێت لە لایانی تەندروستیەوە بێ زەرمەندی یەکەم خەڵکی کەم دەرامەتی ئەم وڵاتەیە یعنی ئەوانی کە زۆرترین زەرمەند دەبن هەموو ئەو خەڵکی کە ڕۆژانە ئێمە لە ناو بازار و لە شوێنە گشتیەکانە ئایان بینین بەڕاستی ئەم جارە هەندێک کاراسانی کراوە ینی هەموو کەسێک ئەتوانێت بچێتەوە سەر کاری ڕۆژانەی خۆی کاسپی خۆی ئەتوانێت بکات دەوامی خۆی بکات بۆ ڕێنمایانی کە دانراوە بەڵام کۆمەڵە ڕێنمایی تەندروستی هەیە ئەگەر ئەوانە جێبەجێ بکەی ڕێژەی توشبوون و بڵاوبوونەوەی ئەم ڤایرۆسە بە شێوەیەکی بەرچاو کەمەکەیتەوە. زۆر ڕاستە. دکتۆر گۆران لەگەڵ تو بەرداوامە بم پەیوەندێکی تەلەفۆنیمان هەیە باوکی ئەحمەدمان لەگەڵە لە چوارتاوە. باوکی ئەحمەد ئەم کاتت باش. بەخێرانی دکتۆرەکەم بگوڵام پرسیارێکمە بوو. زۆر سپاس کاک ئەحمەد. باوکی ئەحمەد فەرموون. من زۆر دەیاوم تقریبا دەمانگە بێشەوەکە باڵۆنم دانەوە. بەڵێ. بەڵێ. دکتۆری خۆمێ پێوتم کە دڵ زعیفە یعنی بڵێن دڵ قووەتی بوون زعیف بۆ ماسوودەکانی زعیف بووە. بەڵێ. ئیجا پێ ڕۆژە زۆر تەنە نەفەسم بەس بە تایبەتی شەو کارتەوم. بەڵێ. زایتر بتم زانم چێ دکتۆر بۆم عینە بۆم بۆ ناومرۆنایەتیان هەڵەن بۆ ئێوە زۆر خراپە بزانین بۆی مەوا خراپە یەکجار. تەمەنت چەنە؟ وەڵای 41 ساڵم دکتۆر. زۆر باشە. چارەسەری دڵ بەکار ئەهێنیت ئێستاوە نییە؟ عیلاجم هەیە بەڵێ دەمانگە بە کاملی خۆمەتا ئێساش. باشە. ئەو حەبانی بەکارێنێت چەند حەبن بە تەقریبی ئەوەی کە ڕۆژانە بەکارێنیت؟ بریلانتە خۆم. بەڵێ. بریلانتەکە. ئاسپرینە خۆم. بەڵێ. ئەو لێتزەکەەوەی عینەوێ بۆ میزەوەژە خۆم. زۆر چاکە. حاپێشیکەی لەگەڵ هەر بۆ تەنە نەفەسیێویژە خۆم. زۆر باش. حاپێکمێری دڵە بۆی بووم سەریع لێنە بەیانی دەنچێگە خۆم ێوارە دەنچێگە خۆم. بەڵێ. هەموو شەوێکیش حەپێکی کۆستۆری چاورێگا خۆم بڵێن حەپێکی چاوری. زۆر چاکە. جگەرەکێش نیت؟ جگەرە کێشم بەس دەمانگە نایکێشم بەس دکتۆر من مشکلەیەکی کەم هەیە شەکرەکەم جاری وابێت بە 250 جاری وابێت بەنەوە کاتم فەحتی سێ مانگەکە شەکەم ئەڵێ نیدە تۆ 5.55 لێوە باوەڕ ناگەین شەکرە بێت. بەڵێ. زۆر چاکە وەڵام تینەوە. زۆر باشە باوکی ئەحمەد سپاس بۆ پەیوەندیەکەت بە هیوای تەندروستێکی باش دەچنە لای پەیوەندێکی تەلەفۆنی دیکەمان ئاڤێ خانمان لەگەڵا لە سلێمانیەوە. ئاڤێ خان دیارە پەیوەندیەکەی داخراوەتەوە گەر پەیوەندی تەلەفۆنیمان نەبێت هاوکارانمان زۆر باشە. دکتۆر گۆران باوکی ئەحمەد باسیەوەی کرد کێشەی خستەرە بڵێن فەرموو. نەخۆشی دڵی درێژخانی هەیە و شەبەکە باڵۆنی بۆ کراوە لەگەڵیشە لاوازی یان سیستمی ماسوولکەی دڵی هەیە. بێگومان بوونی تەنگە نەفەسی لەم کەسانەدا زۆر جار لەوانێت تەنگە نەفەسیان بۆ هەبێ بەڵام بەپێی ئەوەی کە چارەسەرەکانی باسکە چارەسەری بە تەواوەتی هەیە پێویستە ئەو ڕێنمانی کە پزیشک بۆی داناوە بە تایبەتی لە ڕووی پارێزکردن و وەرزشکردنەوە وەکو خۆی جێبەجێ بکە بە نسبەتی ئەوەی کەوتی شەکرەکەم هەندێک جار بەرزە ئەو پێویستی بە چاودێری هەیە بۆی یەکلایی بکەیت و بزانین ئەم نەخۆشە شەکرەی هەیە یان نا چونکە هەندێک لەو فەحسانەی کە کردوێتی ڕێژی شەکرەکەی بەرز بووە بەڵام وەکو خۆی وتی هی سێمانگەکەی باش بوو ئەوان پێویستی بە دۆدەچوون هەیە بە نسبەتی ئەوەی کە ئایا ترسیان هەیە بۆ نەخۆشی کۆڕۆنایان نا خۆی توشبوونی نەخۆشی کۆڕۆنا بۆ هەموو کەسێک تقریبا ئەتوانین بڵین وەکو یەک وایە بەڵام هەندێک گروپی نەخۆش هەیە ئەگەر بیگرن ڕێژەی دروستبوونی ماکەکان و ڕێژەی بڵین جان لە دەستان و ئەمانە لەم کەسانە زۆرترە بەڵێ بە شێوەیەکی گشتی ئەوانەی کە تەمەنیان لەسەر 65 ساڵەوەیە ئەوانەی کە کێشیان زیادە قەڵەویەکی با بڵێن لە جۆری خراپیان هەیە ئەو نەخۆشانەی کە بەرزی پەستانی خوێنیان و چارەسەر وەرەگرن نەخۆشی شەکرا ئەوانی نەخۆشی دڵی درێژخایانیان هەیە خولاوازی سستی مەڵین ماسوولکەی دڵیانی وەکو ئەومێم نەخۆشەکە بە باسی کرد ئەو کەسانەی کە شێرپەنجیان هەیە ئەوانی کە ئەو چارەسەرانە وەرئەگرن کە ئەبێتە هۆی دابەزینی بەرگری لەش بۆ نمونەوانی کە چارەسەری کیمیایی وەرەگرن یاخو هەندێک جۆری تری دەرمان ئەو کەسانی کە نەخۆشی گورچیلەیان بڵێن نەخۆشی جگەری درێژخایانیان بە تایبەتی ئەوانی کە لە سەر ئامێری شتنی گورچیلەن ینی ئەجزی گورچیلەیان هەیە لەگەڵ ئەو نەخۆشانی کە خۆیان نەخۆشی درێژخایانی کۆ ئەندامی هەناسیانەیە وەکو هەندێک لە ڕەبوو لەگەڵ ئەوانی کە هەوکردنی درێژخایانیان هەیە ئەمانە بە شێوەیەکی گشتی ئەو گروپانن کە ئەگەر هاتوو تووشی نەخۆشی کۆڕۆنا بوون لەو حاڵەتانە دەرکەوتنی ماکەکانیان یاخو ماکە خراپەکانیان یان وەرگرتنی نەخۆشیەکە بە قورسی و ڕێژەی مردن لەمانە زۆرترە بۆ زۆربەی پزیشکان جەخت لەسەرەوە ئەکەنەوە ئەم گروپانە پێویستە زیاتر پابندی ڕێنماییەکان بن نەکەر خۆیان بەڵکوانی دەوروبەریشان ئەنی بێ ئەگەیان لەیان بێت زۆر باشە کاک دکتۆر پەیوەندێکی تەلەفۆنی دیکەمان هەیە کاک حەسەنمان لەگەڵا لە سەی سادقەوە کاک حەسەن ئێوارەت باش زۆر سپاس زۆر سپاس فەرمووی چی پرسیارێکی زۆر سپاس زۆر سپاس بەڵام
من تقريبا لرمضان حصل على نابو كذب بەڵێ شبكة بعض بەڵێ جاء من الزانم علاجي كان منوسي وبيانات بيجانا يخوم تقول نفس مكان وشي آزار مكان حالي شيء ئەو عیلاجت چییە کە بۆیان نووسیویت؟ والله هي شارنا عني بەڵێ أمي يخوينا بەڵێ إسبرين نازم ناوي شراء كان نبيل تشتوه بەڵێ لأني كان بيجنا أنا بيانات بەڵێ يصير أي خمسة أنا نفس مكان آزار ويصير شر ما يكون تولي سيقول تدوسي باش زۆر باشە سیستی ماسوولکەی دڵ نییە؟ والله نازم ئیکۆت کردووە بە تەکید ئیکۆت کردووە بەڵێ وایان کردم ئیکۆکەت باش بووە؟ باش و بەزێکی گیرەوە بەڵێ حەوت بێتەوە بۆ هیچیان ئەوش خەستەرە بۆ بکەم زۆر چاکە وەڵام تینەوە زۆر باشە کاک حەسان سوپاس بۆ پەیوەندیەکەت شان من شاری دەستی ڕاستم زۆر ێشێت دایما ئازاری هەیە بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت بە هیوای تەندروستێکی باش کاک دکتۆرێک سە بچینە لای وەڵامەکەی کاک حەسان زۆر باشە وەکەوەی کە وتی ئەڵە شەبەکە باڵۆنێکم بۆ کراوە و مۆعیدیشی بۆ دانراوە بۆ ئەوەی جارێکیکە قەستەڕی بۆ بکرێت ینی لەوە ئەچێ کێشەیەکی کەشی هەبێت بە نسبەتی ئەو چارەسەرانی کە ئیان زۆربەی چارەسەرەکان بۆ ئەوەیە کە نەخۆشەکە تووشی ئازاری سنگ دڵەکوتەیەک ژیرانی بۆریەکان نەبێتەوە بەڕاستی ناوی دەرمانەکەی نەئەزانیتەوە ئێمە بتوانین وەڵامێکی تەواوەتی بینەوە بەڵام بەگوێری ئەوەی کە کاتیان بۆ داناوە بۆ سەردانکردنەوە کە قەستەڵیچکەی ئەوێ ئەو کاتە لەوانەیە هەندێک چارەسەر هەبێت بەس بۆ ئەم مدەتە بەکارێن نابێ یاخود چارەسەری کی بۆ بەکاربێنن لەگەڵیا ئەو کاتە ئەو کێشەی تەنگە نەفەسیشی نامێنێت باشە بە هیوای تەندروستێکی باش کام دکتۆر باسی نەخۆشیەکانمان کرد نەخۆشە درێژخایەنەکان بەڵام ئەمانێ باسی قۆناغەکانی ئەم نەخۆشیە بکەین ڤایرۆسی کۆرۆنا لە سەرەتادا قۆناغەکان چۆنن یاخود لە چی کاتێکدا ڕێنمایی کەسی توش بوو دەکرێت کە لە نێو ماڵەکەیا بمێنێتەوە و پێویست ناکات سەردانی نەخۆشخانە بکات خۆی بە شێوەیەکی گشتی زۆربەی ئەوانەی کە تووشی نەخۆشی کۆرۆنا ئەبن ژمارەیەکی زۆریان نیشانیان نابێ ینی ڤایرۆسەکەیان هەیە بەڵام نیشانیان نابێ ئەمە زۆرترین کێشە دروستەکان چونکە کەسەکە خۆی نازانێت توش بووە و ئەوەی بەرامبەریشی نازانێت کە هەیەی یاخونیەتی لەوانەیە ڤایرۆسەکە بڵاو کاتەوە ببێ ئەوەی هیچ کێشەیە بۆ خۆی دروست بکات هەندێکیان ژمارەیەکی کەمان توانین بڵێن لە ساڵ نزیکەی 80 بۆ 85 هیچ نیشانەیەکیان نابێ ئەو ڕێژەی تر کە ئەمێنێتەوە قۆناغ بە قۆناغ فەرقەکە هەندێکیانەیە لەوانەیە هەندێک نیشانەی سووکیان هەبێ ژمارەیەکی کەمیان نیشانەکانیان قورس ئەبێت و کە پێویستی بە چاودێری بەردەوامە و کەمترین ژمارەشیان ئەوانە ئەبن کە لەوانەیە پێویست کا بچنە سەر ئەمێری هەناسەدانی دەستکرد یاخود ڕێژەی مردن لەو ڕێژەیە کە ئەمێنێتەوە زۆرترە ئەو لە چی کاتێکا بێت کەیتر پێویستەکات هەناسەدانی دەستکردی بۆ دابنێت وەتر مەترسی مردنی ئەبێت کۆمەڵی خاڵ هەیە کە لەگدانەوەی بۆ ئەکرێ ڕێژەی ئۆکسسیجین لە لەشی ئەو کەسەیە لە خێرایی لێدانی دڵی یاخو خێرایی هەناسەدانی تا ئەو کەسە چەند تا ڕادەیەک ئاگای لە خۆیەتی خۆیتوانێت خزمەتی خۆی بخواشت بخوا هات و چۆ بکە لەگەڵ یا کۆمەڵی نیشانی زیندگی کە لەگەڵ ئەو شیکاریانی کە بۆی ئەکرێ ئەوانە هەمووی لەگدانەوەی بۆ ئەکرێ ئەنج بڕیارێرێگا ئەم کەسە هەناسەدانی دەستکردی ئەوێ یاخوننا لە ئێستادا زۆرن و حاڵەتانەی کە پێویستیان بە هەناسەدانی دەستکرد ئێستا ژمارەکە کەمە بەڵام ئەوانەی کە باری تەندروستیان ناجێگیرە لەوانەیە لە هەر کاتێکا بێ پێویست بکە هەناسەدانی دەستکردیان بۆدانێ چونکە بیرمانە چێ ئەم نەخۆشیە بە شێوەیەکی گشتی 5 قۆناغی هەیە بەڵام لە ماوەی 5 قۆناغەکە ینی ئەوانەی کە ئێمەڵین بۆ نمونە هیچ نیشانیان نیە بە شێوەیەکی گشتی تقریبا 10 بۆ 20 لە 100 یانە لەوانەیە لە هەر قۆناغی بچێتەوە بۆ قۆناغێکی کە ینی نەخۆشەکە لەوانەیە هیچ نیشانەیەکی نەبێت دوای 2 ڕۆژێکە نیشانەکانی زۆر بە قورسی لەسەر دەست بکەوێت بۆیە ئێمە زۆربەیان ئەڵێن پێویستیان بە چاودێری بەردەوام هەیە تەنانەت ئەوانشی کە ئێستا سیرکەین لە دەرەوەی وڵات لە بەتایبەتی لە ئەوروپامانە لە بەرەوەی ڕێژەکانیان زۆرە ژمارەیەکی زۆریان لە ماڵەوە ئەمێننەوە کۆمەڵی ڕێنماییان ئەیەنەیە کە ئەو کەسە چاودێری خۆی بکە بزانێ هەناسەدانی چۆنە ڕێژەی ئۆکسسیجینی چۆنە بەرزبوونەوەی پلەی گەرمی لەشی ئاتای ئەبێ نایبێ بەپی ئەوە بڕیارێن کام نەخۆشانە بێنە خەستەخانە و کامانە بخرێنە چاودێری وردەوە ئەو کەسانی کە داوای لێکەن کە نێنە نەخۆشخانەکان و لە نێو ماڵە بمێنەوە ئەگەر هەڵگری ڤایرۆسەکە بن چۆن خۆیان بپارێزن و ئەو دەرمانانەی کە پێویستەکە بەکاری بێنن چین هەتا ئێستا لە لای ئێمە ئەو بڕیارە نەیراوە بەڵام ئەگەر وەکو وتمان بۆ ڕێژە بەردەوامن نەخۆش بەرەو هەڵکشان بڕەوە ئەوانشی کە نیشانەکانیان بە قورسی هەیە وای لێبێت ئەو کاتە لەوانەیە بە ناچاری وەزارەتی تەندروستی ئەو بڕیارە بە و بەڕاستی بڕیارێکی زۆر قورسە بێ لە وڵاتێکی وەکو ئێمە چکۆ بیرمانە چێ ئێمە کۆمەڵگایەکی زۆر کۆمەڵایەتین و زۆر تێکەڵاویمان هەیە ژماری خێزانەکانمان زۆرە ینی خێزانێکی لەوانەیە بۆ نمونە 2 ژووریان هەبێ 6 بۆ 7 کەس بن کۆمەڵە شتیان هەیە کە مشتەرەکە بۆ نمونە تەوالێتە حەمامە مەطبەخە ئەمانە لەوانەیە کێشت بۆ دروست کات بەڵام ئەگەر هات و نەخۆشەکە زۆر بوو بە ناچاری لەوانەیە ئەو بڕیارە بدرێ
بەڵام ئێستا لە وڵاتە ئەوروپیەکان زۆربیان ئەو نەخۆشانە وەرناگرن کۆمەڵی ڕێنمانیانێ هەندێک چارەسەری سەرەتایی یانێنێ بۆ دابەزاننی تایان لەگەڵ کۆمەڵە لە ڤیتامینات هەندێک ڕێنمایی خواردنیانەکەن کە ئەو خواردنانە بخۆن کە زیاتر ڤیتامیناتیان دیایان ئەو خواردنانەی کە بەرگری لەش زیادەکە ئەمە سەرباری ئەوەی کە خۆی جاب بکاتەوە لە ئەندامانی خێزانەکەی پابندی هەمان ئەو ڕێنمایە تەندروستیانە بێت کە بۆ خەڵکی بە گشتی بڵاوەکرێتەوە دەستشتن بەکارهێنانی ماسک لەگەڵ یام گرتنی تای خۆی ینی دەرەجەی پلەی گەرمی با بڵین لە هەر کاتێکا کۆمەڵی نیشانی بۆ دیاریەکەن ئەگەر تەنگە نەفەسێکی زیادی کرد هەستی کرد کە ئیشی ڕۆژانە ناتوانێت بکە یاخۆ پلەی گەرمی زۆر بەرز بۆ لەو کاتە لەوانەیە بگەێنێتە خەستەخانە و پێویستکە بەداخڵکرێت لە نەخۆشانەکان زۆر باشە ئەو کەسانە پێویستەکات بۆ خۆیان سەر بەخۆ دەرمان بخۆن یاخود ئللا بێت لەژێر چاودێری پزیشکا بێت بۆ بیریشمان نەچێت لە ماوەی کەرەنتینای هێڵی گەرممان هەبوو ئایا ئەو هێڵی گەرمە هەتاکو ئێستا بەرداوامە هەتا ئێستا ئیش ئەکا بەڵام ئێستا لە بەرەوەی لۆدەکەی زۆر بووە ئەمە یەکەم دووەم ئەو نەخۆشانە زۆربیان خۆیان نیشانیان هەیە جاران وەزارەتی تەندروستی خۆی بدوای نەخۆشەکان ئاگەڕانی بە نەخۆشێکیان بدۆزیاتەوە ئەوانەی کە لە دەوروبەری بوون یا لە ناوچەکەی بوون هەمووی تێستیان بۆ ئەکرا ئەوزانی کە پۆزەتەوە بەڵام ئێستا ژمارەیەکی زۆر لە نەخۆش خۆیان یەن و بە نیشانەوەیەن لەبەر ئەوە ئێستا کە ئەوە پێوترێت سکرینین ئێستا تقریبن ئەو سکرینە نەماوە چونکە زۆر قورسە بێت لەبەرەوەی توشبوون زۆرترە نیشانەی قورس لەسەر نەخۆشەکان زیاتر دەتەکەوێت بۆ وەڵامی ئەو پرسیارەش کە ئایا دەرمان سەربەخۆ بەکاربێنێت بەڕاستی نەک بۆ لە کۆرۆنا بۆ کاتی کەش هیچ کەسێ نابێت دەرمان سەربەخۆ بەکاربێنێت بەبێ ڕاوێژی پزیشک یاخۆ کەسێکە لەو بوارەدا ئیش بکات بە تایبەتی لە لەوانەیە ئەم نەخۆشانە بۆ نمونە هەندێک جۆر دەرمان بەکاربێنێت کە ماکی نەخۆشەکە بشارێتەوە ئەو کاتە لە بەگەڵ وەستانی دەرمانەکە ماکی نەخۆشەکە بە شێوەیەکی زۆر قورستر دەرەکەوێت و لەوانەیە پێویستکە لە نەخۆشخانە داخل و شتی قورستریشی بۆ بکرێت لەبەرەوە هەموو ئەو ڕێنمانی کە وەرەگرن پێویستە لەژێر چاودێری پزیشکا بێت باشە کاتێک کە ڤایرۆسەکە دابەزێت بۆ سیەکان پێم بێت کە لە قۆناغی تری هەیە یاخود لە سیەکان تر کۆتایی بێت ئەگەر باسێکی ئەومان بۆ بکەیت نەخۆشەکە لە قۆناغی سەرەتایە و کاگاتە قۆناغی کۆتاییی بەسەر جەستەی ئەو کەسەدا دەیێت خۆی ڤایرۆسەکە لە پێشە لە بەشی سەرەوەی کۆندامی هەناسا بێت دواییدا ئەوەزێتە بەشی خوارەوەی کۆندامی هەناسا زۆربەی ئەوانەی کە گیان لە دەسێن کۆمەڵی ماکیان لەسەر دەسەکەوێت یاخۆ با بڵێن مزعافاتیان لەسەر دەرکەوێت لەوانەیە هەر یەکێ لەو مزعافاتانە بێتە هۆی ئەوەی کە ژیانی ئەو کەسە کۆتایی پێبێت لە هەوکردنێکی قورسی سیەکان کە بە زاتەڕی بەناوبانگە بڵێن لە بەعربی ئەوەیشە لە هۆکارەکانە یاخود لاوازی ماسوولکەکانی بڵین کۆئەندامی هەناسە و سیەکان کە نەتوانێت ئەو کەسە هەناسە بە ئێستا یەکێ لەو شتانی کە زۆربەی نەخۆشەکان لەوانەیە گیانی پێ لە دەستبن دروستبوونی خوێنمێنێکی گشتیە ئیتر ئەو خوێنمەینە لە کۆئەندامی هەناسە بێ کۆن با بڵێن گورچیلە بێ مێشک بێ لە هەر کامێکیان نابێ وەستانی گورچیلەکان یاخۆ وەستانی گورچیلە و مێشک و دڵ هەندێک جار لەوانێت چەند ئۆرگانێکی ئەو کەسە بە یەکەوە بۆستە لە ئیشکردن کە ئەمانە هەمووی بە شێوەیەکی گشتی ئەبنە هۆی گیان لە دەستان لەو کەسانی کە کۆرۆنایان هەیە باشە کاک دکتۆر دوو پەیوەندی تەلەفۆنیمان هەیە با بزانین ئەوانیش چی پرسیارێکیان هەیە کاک شێرزادمان لەگەڵە لە هەولێرە لەگەڵمانە کاک شێرزادەم کاتەوە باش پەیوەندێکی داخراوەتەوە کاگازات لە سلێمانیەوە ئەم کاتەوە باش کاگازات بەکارهاتنی کاک دکتۆرەکەم زۆر سپاس وڵای بەنسبەت ئەم نەخۆشی کۆرۆنایە بەڵێ وتم بزانم ئەم نەخۆشی کۆرۆنا ئەگەر یەکێتیان بەدی نەکرێت من بۆ نمونە برادێکم هەیە هەمگری پۆزەتیڤە هیچ کێشەیەکی نییە نەکۆکە نە پشمە نە هەڵامەت نە تا بزانم من لە بەیانیەوە یعنی ئاو بەلووت بایەتە خوارەوە کەمێک کۆکەم هەیە ئاو بە چاویش بایەتە خوارەوە بەس گەشتیانزەی دوو پەحسم کردووە وتی هیچ نییە ئێستا پێویستەکە بڕۆم پەحسکەمەوانەیە باش ئەو برادرت ئەو برادرت چەندێکە زانیوێتی کە پۆزەتڤە وڵای ئەو خێزانی گرتی تەنگە نەفەس بوو بەڵێ ئیتر لە خێزانی ئەو بۆی دەرکەوە بەڵام ئەم بڵێن پیاوەکەی هیچ کێشەیەکی نییە وتیانە یەکدوو ڕۆژی بڵێن گوندی سەناریا بوو دوایوتیان بڕۆ لە ماڵەوە کەرەنتینەکە ئێستا هیچ نیشانێکی پێوە دیار نییە باشە تۆ بەرکەوتنی ڕاستەخۆت هەبووە لەگەڵی نەخێر نەکرد هیچ بەرکەوتنە نەبووە نەکرد باش هیچ نەخۆشیێکی درێژخایەنە نییە وڵای من حساسیەتی بڵێن قوردم هەیە باش زەخت و شەکرە نەخۆشی دڵکێشەی گورچی لە ئەمانەت نەبووە نەخێر نەکرد باشە جگەرە ناکێشیت بەڕەوە جگەرێکی ئیشوکاری ڕۆژانت ئەتوانی بکەی یعنی کێشەی بۆ دروست نەکردووی لە کاتی ئیشوکاری ڕۆژانە وڵای بەسی بڕۆ واقعا دوێنێ لە ئیش بوو زۆر باشە ئیشەڵا وڵام تەینەوە باشە کاگازا سوپاس بۆ پەیوەندیەکەت دەچینە لای دڵنیا لە سلێمانیەوە دڵنیا خانم کاتەوە باش
ئەم کاتێک تۆ باشی زۆر سپاس ئەگەم خاتون گیان فەرموو چی پرسیارێک فەرموو. کارێکم لە کارکتۆر هەیە وەڵام باڵم ئێشێ هاوفەتوەیە کچم بۆ لای دکتۆر ئەیتیوتی بە مناڵی سەمامێکی دڵە تەسک بووە ئێستا سەمامەکە و گەورە بووە بەڵام خۆی بێ 20 میلیم بێ بۆ 22 میلیم ئەو پرسیارم لە کارکتۆر هەیە ئایا هیچ کێشێک دروست ئەکە ئەمە دوو مناڵیشم هەیە و هیچ کێشێک تا ئێستا بۆ دروست نەبووە. باش هیچ نیشانەیەک هەیە یاخود هەر بە تادی دۆزیتەوە بڵێن جارجا کات دکتۆر سنگم زۆر ئێشیەکە ئەنوشتێمە بە تایبەتی بەس ئەوش جارجا زۆر نانی لە هەموو کات. هیچ تەنگە نەفەسید نییە؟ هیچ کێشەیەک دڵە قوتێ ئەوانت نییە؟ نه هیچ. باش لە کاتی مناڵک ئەو مناڵانی کە بوتن بە تەبیعی بوو تا بە عملیات؟ بە تەبیعی. هیچ کێشەت نەبووە؟ هیچ کێشێک تا بەستە بۆ دروست نەبوو بەس ئەوە نەبێت کە شار بین باڵی چەپم سڕ ئەبوو قرس ئەبوو ئێشی ئەهات ئیتر کە چوم لای دکتۆر وتی ئەو سەمامێ و گەورە بوو ئیتر نازانم هیچ بۆ ئیم کارنتینۆشتەوان تۆزێک وەزعەکە ئاواز نین بوو زۆر ئێحتیمام بێ ناو نەچمەتەوە بۆ لای. زۆر چاکە وەڵام تینەوە. باشە دڵنیا خان سپاس بۆ پەیوەندیەکەت بە هیوای تەندروستێکی باش. فەرموو کاک دکتۆر. ئەوەی کە وتی برادەرەکەم بووە بەڵێ پۆزتیڤ بوو لە خێزانەکەیەوە گرتوێتی بەڕاستی ئەم ئەگەر هیچ بەرکەوتنێکی ڕاستەخۆی لەگەڵیان نەبوو بێ و نیشانەکانی بۆ شێوە کەمە بێت جارێ پێویست ناکات بچێت هی پشکنینێ بکە بەڵام هەر ئەبێ ئەو ڕێنمایانەی کە بڵاوی کراوەتەوە ئەو ڕێنمایانە بێت جێبەجێ بکە بە تایبەتی بۆ ئەوانی دەوروبەری چکۆ مرجنی ئەم بیگرێت و لە برادەرەکەی لەوان لە کەسێکەوە بیگرێت هەر نەشزانێکە ئەوەیە لەبەرەوە باشتر وایە لە کاتی بوونی تا توانێت حەبی تا بەکاربێنێت و شلەمەنی زۆر بخوا میوە زۆر بخوا ئەگەر بتوانێت بەرکەوتنی لەگەڵ خەڵکیکا کەم بکاتەوە بۆ کارێک زۆر زۆر دەرەوە لەگەڵ دەستشتن و بەکارهێنانی ماسک لە هەر کاتێکە ئەگەر نیشانەکانی قورستر بوو تەنگە نەفەسەکەی وای لێ کرد کە نەتوانێت ئیشی ڕۆژانەی بکە لەو کاتا پێویستەکە سەردانی نەخۆشخانە بکات. دڵنیا خان کە ئەڵێ من دوو مناڵیشم بۆ هیچ کێشێکم نەبووە ساڵ کێشەی سەمام تێ بەڕاستی خۆی تەسەوورەکەم کە ئیکۆی دڵی کردبێ و ئەبێ بزانی کە جۆری ئەو سەمامی کە ئەو کێشەی هەیە کامانیانە چکە هەندێک چالاوانی هیچ چارەسەری نەوێت تەنها بە دوواداچوونی ئەوێ یاخود بە دوواداچوونی بۆ ئۆکەی بۆی بزانی حەجمی ئەوەی کە ئەمەڵێ 22 میلیمە بزانی بۆ بە چەند لەگەڵ ئایا هیر نیشانەیەکی لەسەر دەرکەوتووە ئەو کاتە بڕیاری کە ئایا پێویست بە چارەسەرەکە یاخوننا بەڵام بە شێوەیەکی گشتی بە دوواداچوونی بۆ بکات باشترە یعنی بەلایانی کەمە لە بینی 3 بۆ 6 مانگجارێ پزیشکە تایبەتەکەی خۆی پێویستە ببینێت و تا بزانێت کە کێشەی نییە زۆر باشە با بچینە سەر پابەتبوونی هاوڵاتیان چۆن پابندی ڕێنماییەکان بن لە ئێستادا کە تێکەڵی خەڵک دەکەن ئیشوکاری خۆیان ئاسایی ئەکەن ئەو شتانە چین کە پێویستەکە ئەوان گرنگە خود وەکوی بڵێ وەکو مەفروزە ئەبێ بیکات. خۆی بە شێوەیەکی گشتی ئەوەی کە تێبینی ماکە ئەم دوو ڕۆژەی ئەخیر پابندبوونی هاوڵاتان زیاتر بوو یعنی لە چاو ئەو چەند ڕۆژەی پێشووترا بەڕاستی زیادبوونی ئەو نەخۆشانی کە داخڵەکەن و زیادبوونی گیان لە دەستدانەکان لەوانەیە هۆکارێ بێت زۆربەی خەڵک ترسێکی لای دروست بووکە نەخۆشەکە بەڕاستی هەیە و بوونی هەیە و کێشەشی دروست کردووە پەیوەندی بە شتێکی کەونی بەڵێمانەمە لە هەموو دنیاە وایە ینی وەکو وتمان لە هەموو دنیاشە خەڵکی کەم دەرامەت دایمە زەرریتیا ئەکات ینی بیرمان نەچێت لە وڵاتە ئەوروپیانەشە بە هەمان شێوەیە ئەو ڕێنمانی کە بڵاو کراوەتەوە گرنگترین ڕێنماییم بەکارهێنانی ماسکە ئەمە دو ڕێنمایی کە لەلایەن ڕێکخراوی CDC ئەمریکی و لەگەڵ ڕێکخراوی WHO کە بڵاویان کردوتەوە بەکارهێنانی ماسکە بەڵام ماسکەکە بۆ نمونە لە کەسێک بۆ کەسێکی کە لەوانەیە فەرق بکات کەسێکی ئاسایی ئەگەر هەر نەشتوانێت ماسک بڕێ پاچێ پەڕۆتوانێت بەکاربێنێ بۆی دەموپلی خۆی پێدا پۆشێت بەڵام ئەو کەسانی کە پۆزتیڤن یاخۆ ئەو کەسانی کە لە نەخۆشخانەکان کارەکەن ئەوانە پێویستە ماسک بەکاربێنن یاخود ئەو کەسانی کە نەخۆشی درێژخایانیان هەیە ئەو نەخۆشیانی کە باسمان کرد ئەوانە هەموو پێویستە ماسک بەکاربێنن. دووەم شتنی دەستکێش لەوانەیە زۆر کێشێکی گەورە نەبێ بەڵام زوو دەست بشۆی کە بەلانی کەمەوە بە 20 شرکەبێ و بە شێوەیەکی تەندروست دەستشتن بەکار بکەیت ئەگەر هەر نەبوو ئەتوانیت جێڵی دەستپاکردنەوە یاخود تاقیم بەکاربێنیت. سێم شت دوورکەوتنەوە لە قەرەباڵغی کە بە شێوەیە بێنێوانی کەسەکان لە مەترونی و کەمتر نەبێت ڤایرۆسەکە هەتا مەترونی و نزیکی 2 مەتر کەمتریش ئەتوانێت بڕەوەتە ئەگەر نێوانی کەسەکان لە مەترونی مەکابێ ڕێژی توشبوون زۆر کەمە بێتەوە و دوورکەوتنەوە لەو ناوچانەی کە قەرەباڵغا ینی بە شێوەیەکی گشتی هەموو کەسێتوانی ئیشی ڕۆژانەی خۆی بکات بچێت بۆ دەوام بەڵام پابندی ئەو ڕێنمایانە بێ و هەندێک کاتی کەشکە ئیشی نەبوو هەتا بتوانێت لە ماڵەوە بێ باشترە دوورکەوتە لەو شوێنانەی کە زۆر قەرەباڵغا ئەو باشترین شتە چکە بیرمانە چێ بە شێوەیەکی گشتی ئەگەر هاتوو هیچ کەسێ پابند نەبێت ئەگەر یەک کەسمان هەبێت توش بێت ئەو کەسە بەلایانی کەمەوە لە ماوەی 15 ڕۆژە ئەتوانێت 2 بۆ 3 کەس کەسێکە توش بکە لە ماوەی 30 ڕۆژە نزیکی 400 کەس توش ئەبێت بەڵام ئەگەر هاتوو لە 150 ڕێنمایەکان جێبەجێ بکە ئەو کەسە لە ماوەی 30 ڕۆژە لەوانێت 15 کەس توش بکات
بە تایبەتی ئەگەر هەردوو کەسەکە با بڵین کەسی ئاسایی لەگەڵ ئەو کەسەشی کە هەڵگری ڤایرۆسەکەیە ئەگەر هەردووکیان بۆ نمونە کەمامە ببەستن ئەو ڕێنمانە جێبەجێ بکەن ڕێژەی توشبوون ئێنێتە لە خوار لە 1.9 یعنی زۆر کەمە بێتەوە بەڵام ئەگەر هیچیان نیکەن کەسی توشبوش و کەسی ئاساییش کەمامە بەکارنێنن دەستشتن و ئەوانە نەکەن و شوێنی قەرەباڵغی بەردەوام بن لە ڕۆشتنی نسبەتی توشبوون و بڵاوبوونەوەی نەخۆشەکە ئێنێتە لە 190 واتە باشترین چارەسەر کە ئێستا لە هەموو دنیاە هەموو ڕێکخراوەکانی تەندروستی لەسەری کۆکن ئەوەیە جێبەجێکردنی ڕێنمایەکان بەکارهێنانی ماسک دەستشتن و دەستپاکردنەوە دوورکەوتنەوە لە قەرەباڵغی تاکە چارەسەرە بۆ ئەوی بەسەر کۆڕۆنای ئازاڵ ئەو کەسانی ئەیکە ینی کارێکیان ئەوەیە بە بەردەوامی بەرکەوتنیان لەگەڵ خەڵک هەیە بە تایبەت کاسبکاران ئەوانەی کە دوکانیان هەیە مارکێتیان هەیە بەنمونە تێکەڵی شوێن ئەبن ئەوانە گرنگترە ئەگەیان لە تەندروستی خۆیان زیاتر لەوانەیە کە چونکە هەندێک کەس ناتوانانی ئیشەکە واز لێ بێنی ئەتوانێت بەردەوام بێ بەس بۆ نمونە ئەتوانێت خۆی هێڵێ بکێشە بۆ ئەو کەسانی کێن لەو هێڵە زیاتر لە سەرەتاشدا زۆرێک لە مارکێتەکان و شوێنانی کە کرابوونەوە زۆربەی فەرمانگەکانی حکوومەت زۆربیان ئەوە جێبەجێ ئەەکەن ئەو کەسە خۆی ماسک ببەستێ ماوەدی پاکردنەوە ئەتوانێت دانێت چکە لەوانێت دەستکێشەکەی لە دەستا بێ لەڕمانی و تا ئێوەرە زۆر قورس بێ ماوەدی پاکردنەوە ئەتوانێت جێڵێ دابنێ زوو دەستی پاکاتەوە ئەمانە وەکو گوتمان هەرێکە لە شوێنی خۆی ئەوە تطبیق بکە بەڕاستی ئەمە هەروەکو دەستگای خۆمان هەروەکو ناو تەلەڤیزۆنی خۆمان هەر لە پرزگە کە داخڵ لەبێتی تر ئەبێت تاقیمی دەستت کەیت و دەرمانیان داناوە دەرمان ڕێژت ئەەکەن و بۆی کە ئەو ڤایرۆسی کە لە دەرۆژ هەڵت گرتووە لێرەبی ئەگەر هەر شوێنێک تایبەتی خۆی تر دوکانێکی بچووکت هەیە یاخود شوێنێکی گەورەت هەیە پابندی ئەم ڕێنمایان نەبێ یاخود ئەمە جێبەجێ بکە و تەطبیقی کە بەسەر ئەو کەسانی کە ڕوود ئەکەنە شوێنەکەت بەڕاستی دڵنیام لەوەی کە ئەو کارەساتی ئێستا دروست بێت لە کێشەکانی ئەم جۆرە نەخۆشیانە کە دروست ئەبێ نەک با بڵێن هەر کۆڕۆنا کۆمەڵی نەخۆشی تریشە بووە بە ئەگەر سێری مێژوو بکەین کە لە دنیا بڵاو بۆتەوە پیان و ترێن نەخۆشی گواستراوەکان ئەم نەخۆشیانە فەرقیان چێ لەگەڵ نەخۆشەکانی کە بۆ نمونە ئەگەر یەکێک شەکری هەبێ پابند نەبێ بە ڕێنمایەکانەوە تەنها خۆی زەرەرەکە بەڵام لەم نەخۆشی گواستراوانەدا زۆر کەس ئەبینین بەداخەوە کە ئەڵێ من زۆر جسمم زۆر باشە و هیچ کێشەیەکم نییە و تووشیش بم هیچم لێ ناکە لەوانەیە خۆی تووشی مشکلە نەبێ بەڵام بۆ دایک و باوکی بۆ مناڵەکەی بۆ خێزانەکەی تووشی کێشەی بکە بۆیە پێویستە ینی نەخۆشەکە خۆی ئاگای لە خۆی بێ ئەوانشی کە لە دەورین ئاگیان لە نەخۆشەکە بێت زۆر ڕاستە بێگومان کە ئەگەر تۆ ئەوەکۆڵێک زۆر گرنگی بە خۆت نادیەکویان بەرگریت باشە ئەی چواردەورەکەت بەڕاستی ئازار و لە دەستدانی کەسێکی چواردەورەدیا ببینیت کە بەهۆی تۆ تووشی ڤایرۆسێک بۆ یان تووشی نەخۆشیەک بووە ئەوەی تر ئەزا بەدرێت ویانی پێت ناخۆشە کەواتە چیتر گرنگە لەم کاتەیە کە پێویستە کات باس لەسەری باسی لێ بکرێت بەڕاستی وەزارەتی تەندروستی نەیشاردۆتەوە کە توانای وەزارەتی تەندروستی تا چەنە و نەک لێرە لە هەموو وڵاتانیش ینی وڵاتێکی گەوری وەکو ئەمریکا ئەبینی کە بە ڕۆژانە داوا ئەکە هەر کارمەندی هەر دکتۆرە لە هەچ وڵاتێکەوە ئەتوانێت ئەمریکا پێویستی پێ توانێت وەریگرێ لە هەر شوێنێک کە دەستی پزیشکی زیادە بێ ئەمریکا وەری ئەگرێ ئەم ڕێنمایانە جێبەجێ بکەین تووشی کێشە نابین بەڵام ئەگەرم ڕێنمایانە جێبەجێ نەکەین توانای وەزارەتی تەندروستی تا حدێکی دیاری کراوە ئەمە بینیمان وڵاتە زلێزەکان بەدەست ئەوەی ناڵان جاگەر بکەوێتە سەرەوەی ڕەنگە شوێنەگەگەرینکانێکی تەندروستی وای نەبێت بوونی شوێن بۆ نەخۆش بوونی کەرەستی پزیشکی ئامێری هەناسەدانی دەست کرد بێت لە ڕووی دەرمانەوە بێ ئەمانە هەمووی کێشت بۆ دروستەکە لە کاتێکیشە ئەگەر بۆ نمونە تۆ لە سلێمانیە ئەگەر با بڵین 1000 شوێنی نەخۆشت هەبێ بەڵام ئەگەر تۆ کەسێکن نەبێ بە دواتە چوون بکە بۆی کە مەبەستم لە لایەنی مرۆیەکەیەتی تۆ بژمارەیەکی زۆر پزیشک و کارمەند دەبێت و هەموو پزیشک و کارمەندێکی ناتوانانی ئەو کارە بکات و بیرمان نەچێ ڕێژەیەکی زۆریش لە پزیشک و کارمەند لەوانەیە تووشی ڤایرۆسەکە ببن لەو کاتە ئەوانیش ئەبێ بنێریتەوە ماڵەوەیە لە نەخۆشخانە داخڵیانکەی کە ئەمە خۆی کێشێکی زۆر گەورەت بۆ دروست کاتە کەمی بۆ دروست بێژگەنی ئەگەر وەکوت مەگەر شوێنی شتە بێتەوە لایەنی مرۆیەکە دواتە پزیشک و کارمەندێ نەبێت ئەو کاتە ناتوانانی هیچ بکەیت بەتایبەتم نەخۆشانش کە نابێت هیچ کەسێکی کەیان لەگەڵا بێت وەکو ئەندامی خێزانەکەی خۆک و بترێت مرافقان لەگەڵا بێت ئەبێت هەر پزیشکە بەڕێزەکانەوە ئەرکە بگرنە ئەستۆ ئەو کاتەگەر ئەوانیش توش بن دوور بێت یان ئێوەگەر هەڵگری ڤایرۆسەکە بن کێ چاودێریان چاودێری نەخۆش بکە لەبەرەوە هەموو ڕێنمایەکان ئاماژە بەوە ئەکەن تاکە چارەسەر بۆ ئەم نەخۆشیە و تاکە هۆکار کە بتوانی بڵاوبوونەوەی ئەم نەخۆشیە ڕابگری تەنها خۆپارێزیە بێگومان بۆی کە
هاوڵاتیانیش پابند بن بەڕاستی شتەکەی ئەوە نەماوەیتر بڵی بەگاڵتەوەری بگریت و یان تێکەڵی کۆمەڵێک مۆزوع ئیتری بکەیت تکایە بۆ ئەمە پابند بە ئیتر مۆزوعەکانی کە هەر بە هەر لایەنێکی کیا بێت ئەویان پەیوەندی بە خۆتەوە هەیە بەڵام کێشەی تەندروستی ئەم ڤایرۆسەش کە لە ئێستادا تەنها هەرێمی کوردستانی و بۆ بە جیهانی ئەوە نییە بڵێ وڵات تەنها لە هەرێمی کوردستانە دروست بوو یان بڕاون پێ نییە شتەکە وا دەم جیهانی و ئەبینین چەنەها وەکو وڵاتانی گەورە تووشی ڤایرۆسەکە بوون و بەدەستی و ئەناڵێن و لە کۆنتڕۆڵ دەرچووە ئیتر ئێمە چی ئەگەر توش نەبێت تکایە با هاوڵاتیان پابندی ڕێنمایەکان بن چیتر ئەم بێمتمانەیە نەمێنێت بڵێ وەڵام متمانم پێێنی و یان نازانم چی پابندی ڕێنمایەکان بن لە بەناو سەلامەتی و تەندروستی خۆتاندا کاک دکتۆر ڕێنمایی تۆ چییە بۆ هاوڵاتیان پێویستە کاتی تر چی بکەن ئەو ڕێنمانی کە وتمانەوە کە لە زۆربەی ڕاگەاندنەکان و زۆربەی پزیشکانیش دووپاتی ئەکەنەوە پابندبوون بەو ڕێنمایانە لە مردنی ئازیزەکانمان دوورمانە خاتەوە لە دروستبوونی کارەسەر لە وڵاتەکە دوورمانە خاتەوە ئەتوانین بەلایەنی کەمەوە نەخۆشیەکە خاڵ بکەینەوە یاخو بیوەستێنین و ئەگەر هاتو ئێمە پابند بەم ڕێنمایانە نەبین لەوانەیە تووشی کێشە و کارەساتی گەورە ببینەوە بەڕاستی بێنە بەرچاوی خۆت نەخۆشێک بچێتە نەخۆشخانە و شوێن نەبێت بۆی بکەیت یاخود دەرمان نەبێت بۆی بکەیت کێشەیەکی زۆر گەورەت بۆ دروستەکە لەوانەیە ئەو کاتە کێشەی تریشی بەدوایە بێت بوون نمونە لایانی ئێستا خۆی کێشەی دارایی هەیە لەوانی کێشەکە زۆر گەورەتر بێ ئەو کاتە لەبەرەوە تاکە چارەسەر بۆ وەستانن و کۆنتڕۆڵکردنی کۆڕۆنا پابندبوونە بە ڕێنمایەکان پابندبوونە بە ڕێنمایەکانەوە لە نەخۆشخانەکان و هەتاکو شکترین شوێن بە تایبەت نەخۆشخانەکانی ژەبێ پابند بن و وەکو لە سەرەتاشدا باست کرد لە دەرەوە کە کاتێک گفتوگۆمانەکەی باسیەوە کە هە لە ناو نەخۆشخانەکانە کۆمەڵە مەشاکیلێت بۆ دروستە بێ کۆمەڵە شتان ڕوبەڕوو ئەبێتەوە ئیتر ئەگەر شتێ خۆ قسە لەسەر ئەوانە لەبەر ئەوە تاکە چارەسەر تاکپارێزیە هەموو کەس دەتوانێت ئیشی خۆی بکە دەوامی خۆت بکەی بەڵام تاکپارێزی بکە و ئەو ڕێنمانی کە بڵاو کراوە توانی بە چواردەوری شتی بڵێ لەبەرەوە ئەتوانین بەست بە تاکپارێزی کۆنتڕۆڵی بەسە کۆڕۆنایە هەچ کەسێکی ژەگەر هەر لە بڕوانەکەین بە بەسەدانێکی و نەخۆشخانانە بێگومان خۆی تۆ لەڕانی ڤایرۆسی کۆڕۆنای لایەنی زانستیەوە ناتوانین تۆ هەموو کەسە بەری نەخۆشی پیشان بێت ڕاستە بێگومانە بێ لایەنی یاسایی و لایەنی زانستی لێک بیتەوە ینی نەخۆشێک نێوێت دەربکەوێت و ناتوانانی زۆری لێ بکەی و ناتوانانی دەگەی نەخۆشخانەش وڵات بکەی بڵێ هەموو کەسێ وەرن ئەگەر دڵنیاش نیت کە ئەمە بەرە هۆکاریەوەی کە کەسێکی کەژ متوانێت ئەزانم بەڵام مەبەستمەوەیە بەڵام ئیتر با نەبینە هۆکاری ئەوەی کە شتێک بڵاوکەین و لە ڕێگەی ئەکاونتی خۆتە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە کە کۆمەڵی کەسیش ڕەنگە بڕوا بە تۆ بکات و کاتە تۆ بیتە هۆکاری نەمانی متمانی کەسەکە و زیانیشی پێ بگەێنێ لە ڕووی تەندروستی بێگومان زۆر باشە زۆر سپاس بۆ دکتۆر گۆرام حێدیم سپۆڕی نەخۆشیەکانی هەناوی و دڵ بێگومان لەگەڵ ئەرکە پیرۆزەکە خۆتانە و بەردەوام پابندبوونتانە نێو و نەخۆشخانەکان و خزمەتکردنی نەخۆش ئەم ئێوارەش کە هاتی بۆ لای ئێمە زۆر دڵخۆش بووین گەورەتان کردین بۆ هیوای کە ئێوەش لەش ساغ و تەندروست بن ئێوەش دوور بن لە ڤایرۆسی کۆرۆنا چونکە ئەگەر ئێوە توش بن ئەو کاتە ئێمە چی بکەین ئینشاءالله کە زۆر تەندروست باشە بن دووبارە بەخێر بێت زۆر سپاس بۆ تۆ بۆ سەرجەم پزیشکە بەڕێزەکان کە ماندوونە ناسانە کار دەکەن و سپاس بۆ سپۆنسەری جلوبەرگەکانیشم کە پۆشاکی دنیاە فەرعی یەکەمیانەکەوێتە سەرجادەی چوارتای کۆن فەرعی دومیشیان لە کاسۆمۆڵە نهۆمی دووەم و چەند بەشێکیان هەیە لە ناو کاسۆمۆڵدا و جلوبەرگی زۆر تایبەت و سەردەمیانیان هەیە و توانە سەردانیان بکەن و سپاس بۆ ئێوەش کە هەتاکو ئێستا بینەرمان بوون بۆ هیوایی کە ڕێنمایەکان بە هەند وەربگرن جێبەجێیان بکەن تکایە کە ئەوانێنە ئێرە قسە بۆ ئێوەکەن دڵنیا بن لەبەر سەلامەتی و تەندروستی ئێوەیە تکە ئێوە ڕێنمایەکان جێبەجێ بکەن و هیوای سەلامەتی و تەندروستێکی باش بۆ هەموو لایەکتانە خوازین و هەتاکوی ئارێکی دیکەی پرۆگرامی باپابت بین دەبین و میوانی ماڵەکانتان ئاسوودە و تەندروست باش بن.